لە ڕاستیە من دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە کەم کە کۆڵیان نەیە بۆ ئەم پرۆژەیە و پیرۆزبایی لە هەموو خەڵکی شارەکەم و بە تایبەتیش پیرۆزباییەکی تایبەت و دەستخۆشیێکی زۆر زۆر تایبەت لەدادەهێرەوە چونکە ئەگەر ئەو نەبووای ئیمڕۆ نە ئەم کارگەی جگەرەیە مابوو نا ئەم سوورەکە مابوو و نا سەراش مابوو بۆیە دووبارە پیرۆزبایی و دەستخۆشی لێ یەکەم و پیرۆزبایی لە هەروەکوتم لە تاک بە تاکی خەڵکی شارەکەم و لە هەموو کوردستانیش پرۆژەیەکی وە بە دڵنیاییەوە گرنگێکی زۆر زۆری هەیە بۆ هەموو ناوچەکە و بۆ شاری سلێمانیش ئەم پرۆژەیە پرۆژەی گەڕانەوەی ژیان و خۆشەویستی و کلتورە بۆ ئەم شارە و هەروەهاش پاراستنی یادگارەکانی رابردووە کە ئێمە بەداخەوە هەموو جارێک نەمانتوانیوە پارێزگاری لە یادگارەکان بکەین پارێزگاری لە خانۆ کۆنەکان بکەین هەموو گۆشەیەکی ئەم کارگەیە هەموو گۆشەیەکی ئەم شارە هەموو بندیوارێک یادگارێک و ئازارێک و خۆشەویستی و بۆنی کەسێکی لێوەیەت بەڵام بەداخەوە زۆر جار هەر ئەوها ئێڕوخێنن لە ناوی ئەبەن لە پێناو کۆمەڵی پرۆژەی بازرگانیە کە ئەوەش تاوانە بەرامبەر بە خانۆ کۆنەکان تاوانە بەرامبەر بە مێژوو تاوانە بەرامبەر بە ئایندەش